ئەو کاتت باش کاک تابلۆ. سەرچاوم کاک قادرجان حیاتی من باشی ئەحواڵت کوی؟ سوپاس. کاک تابلۆ دووبارە گەڕاینەوە تۆ دوو بەڵگەنامەت بۆ ئێمە ناردیە کە ئاماژە بەوە دەکات کە لە خواروی عێراق شێخ باز ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی دەبتەوە بۆ تۆوە نەک دەبتەوە بۆ تۆوە شتەکە ڕووی داوە. هۆکاری ئەوە چییە؟ ئایا درێژە پێدانی هەمان کەیسی قەدیمە یان شتی نوێ ڕوویدایە؟ بەڵێ درێژە پێدانی هەمان کەیسی قەدیمە کە حەقمان و مافمان لە لای شێخ بازیە و لە لای خاڵیتی نامانداتەوە لۆیە بە تەهدید حتا بەخۆی ڕادەگا ڕۆژی سکرتێری مۆزەفیتی سکرتێری تهدید دەکا خەبەر دەنێری حتا لە چۆن یەک دەقە لە چیانی شێخ ڕۆژ بە چه هەڕەشەی لە تو کردێت چ بەڵگەت هەیە؟ وەڵا بەڵگەم هەیە بەڵگەم شاهێدم هەیە دوو کەس یەکێک ڕۆژنامەنووسی کەچیش بەرپرسە لە کلەوی ڕۆژ گۆتیتی ئەمە ئەوڕۆ لەگەڵ شێخ بازی ڕقەمین خۆمان حادثکەن تەختی بنەماڵی بارزانی داهژێنی بەڵگەت هەیە لەو قسەت؟ ئەمە ئەوڕۆ بەڵگەم هەیە و شاهێدیشم هەیە. بەڵێ ئەوە واز یعنی ئەو مافەیمە نادەن ڕۆژێک لە ڕۆژان پار بوو هەفتەیدا بەڕێگای شێرکۆ ئیسماعیل مەحموودی شێرکۆ ئیسماعیل شێروانی و محامیەکەی میران فێریان لە من کردو بارا دوڕیان لەگە من کرد وەرە ئێستا شێخ باز دەوێ بتبینی وەرە ئێستا دەتبینی چوومە قەریە ئیتالی یەک نووسنگەی مەحمەد چیمەنتۆیان بوو ئێستا نا ئێستا شێخ باز دێ وەڵا شێخ باز تەلەفۆنی کرد ئەمە پێم نا بەڵێ دەنگ پچرا ئێستا ئەمە بە منیان گۆدوەرە ئەتفاقەی بکەن کاکە باز ئەوعەت دەدا شێخ باز بە خۆم دەوم لە دەنجی بوو گۆری دوو هەفتەیت کە دەتبینم سەفەرەکەم هەیە نامەشی لۆ من ناردە نامەکەشی مەوجودە لە بۆم دەنێری نامەکەی شێخ باز ئەویش لۆ دەنێرم بە سەرچاو دەستخەتی شێخ بازە هەل لە مۆبایلی واتساپی خۆی نووسیتی بۆ واتساپی خۆی ڕقامی خۆیتی بەڵێ دەلێ دوو هەفتەی تر سەفەرەکەم دوو هەفتەی تر دێمەوە دەتبینم ئەمن هاتن گۆتیان چت لەکەن شێخ بازە ئەمن گۆ ڕاستە وەرەقەکەم نووسی ئەمن ئێستش دەلێم شێخ باز قەرزاری من نییە شێخ باز قەرداری بابمە ڕەحمەتی ئەمن حەقی هیچ حەقەکی قانونی و شەخسیم لەکن شێخ بازی نییە بەس ئەوانە چووکەوەندە نیە. بەس کاک تابلۆ یەک دەقا ئەزان دەرێ من ناوم تابلۆ نەوزاد محەممەدە دان پێدا دەنێم بأنه ليس لدينا أي مبلغ لدينا بخود زين جمع دكا أي مبلغ مالي أو حق قانوني لا سابقا ولا حاليا لدى سيد باز رؤوف كريم إلا لا بصفته الشخصي ولا بصفته مدير مفوض الشركة ولذلك وقع بتاريخ 17/10/2024 يعني دلي اعتراف دكي هيتش تشينقو لك نينيا داك خادم اما هيتش مالك نينيا بس ورقه يا شيخ باز كتوقيعي كرديا وخالي توقيعي كرديا باري بابم خردارن ئەمن نیمە شێخ باز ئەو ڕۆژ دەرم شێخ باز قەرداری من نییە بام بەس بەداخەوە شێخ باز ئەو مۆزەفە بوو کە لەکەم بابم بوو ئەو فەرمانبەرە بوو کە پارێ نەبوو پاتری سیارەی بکڕی بابم ساڵی چەند ئەوە ساڵی چەند ساڵی 92-93 بەڕازی لە سۆرەکەی بەڕێ ئێستا بینە ئەو دۆسیەمان زۆر باس کردیە کاک ئەوە ئێستا لە مەحکەمەی لە 2000 ئەتو دۆڕای لەبەر ئەوی 15 ساڵ نووسرایە 15 ساڵ بەسەر کەیسەکەدا تێپەڕیا وایە لە هەردوو کەیس ئەمێن دەمێەوە بڵێم کاک تابلۆ من پەیوەندیم بە بنەماڵی شێخ بازەوە کرد بەڕێوبەری نووسنگەکەی ئەیتر دوو بەڵگەی نات یەک لەوانە ئەوەیە زایدەن دەرێ لە مەحکەمە دۆڕایە من نازام چی هەیە ئەو قەزیە خواروی عێراق چۆنە سەری هەڵدایتەوە ئەوەمان دۆ باسکە ئەو قەزێ خواروی عێراق چۆن هەڵیدایتەوە
من هەستام شکایەتەکەم کرد لە نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور هەستا لە دوومنیان نارد گەیشتیمە قۆناغاکی زۆر پێشکەوتوو لەسەر ئەوەی ڕێیان لە من گرت ئەمنیان تادید کرد لێیاندام ئیهانەیان کردم لە چێندە ڕێیانیان کردی لێیاندای لە شارێک لە شارەکانی نێزیک بەسڕای چ بەڵگەت هەیە لە ئەو شتێک کاک بەڵگەم هەیە ئەمری قەبزی لۆ دەرچووە و بەڵگەم هەیە ئەمە دقایق ئەو ئەمری قەبزیە ئەمە ڕامانگەاند دەتوانین بڵاوکەینەوە کاک تابلو ئەلو بەڕێزان دەنکە بچرا یەک دقە کاک تابلۆ ئەمە ببوورە ئەمە بڕیاروا بوو ئەوڕۆ بەڵگەکان بڵاوکەینەوە لە بۆمان هەیە بەڵکان بڵاوکەینەوە لە زاری خۆت واللهی هیوادارم ئەگەر لێ بگەڕێت لە بۆ چەڕۆژەشی دوای انتخابات بەڵگەیت کەش هەیە زیاتری شێت دەدەمێ بەڵگەکەی دیکەش ئەوەیە ئەمە ڕامانگەیاندە کە شتێکی بە بەڵگە بڵاو دەکەینەوە یعنی چ گەرنتیەکمان دەدەیە کە ئەمە دوای انتخابات شتەکەمان لە دەستە بەڕێزان هەردوو بەڵگەمان لە دەستە ئەمە لە بۆ مزداغەتی ڕۆژنامەگەری خۆمان لە سەزاری ئەوەی دوای انتخابات بە چەند ڕۆژ ئەمە لە بۆمان هەیە ئەو بەڵگانە بڵاوکەینەوە دوای انتخابات بە 4 ڕۆژ بەڵگەیت کەیە 5 ڕۆژ بەڵگەیت کەشی دەدەمێت کەواکی بەغدای دێ هەتا 16 حتا 16 کتابك هي دردسي لوزارة دارایی بغداد كدلي أموالي منقولة وغير منقولة شيخ بازي وحجز بكري دز بس هذا مدري حتى أو بوزوعة أو كيسيك وتايفيدي باشا كاك تابلو شون يعني الشيخ باس هولي أزيد داني تويدات سبلغتي له هندي يعني كو قرار درت شو بالريالي قلت قوية كم زاريانية جارش كش لسويد ويا اللي كردم أو يكم زانية جارش كتاديد دكان وجارش كش لا سامع بين السر أوي السويد ليجرين أوي السويد ليجرين بله مثلا السويد بوليسي تنكرت ويا أنا نكرت نكرت بس استأوى بالريالي قرتن هي ونيا بله تو علي بالريالي قرتن هي واشتش بردس إيه معايا للقانون وما توانين چۆن ئەو شتە ڕوویدا ینی چۆن شێخباز جیدا خۆ شێخباز بەخۆی لە توی نەدایە ئەمری ئەوەی شێخباز چۆن بڕیارە دەرچوو بەڵێ کا قادر ئەوانەی ئەمنیان خەتەف کرد ئەمنیان برد ئەوەی پێشەوە تەنیشت سایقی دانیشت بوو تەلەفۆنی لۆ من کردەوە سوورە و سۆت شێخباز ئەمن دەیناسم حتا و قسەشی کرد شێخباز گوتی ئەمن ئەدی بە خەبەرم لۆ نەنار بە خاڵت پیاو بە هادێ بە ئەگەرنا ئەتوو ئەو پیاوەنی دەرەقەتی من نایە ئەگەر دەتەوێت بە خۆت ڕسمی دیت دەنگت دیت یان ڕسمیش بوو یعنی ڤیدیۆ کاڵ بوو یان دەنگ بوو صوت مباشر صورة وصوت مباشر بەڵێ کوت شێخباز ئەو غەڵەتە گەورە دەکاتن لە پرۆسە چیوە يعني أو ألف بايع مو كذا زاني لو رجعنا كاميرا هيا بنمونا لو رجعنا الشيخ باس كو غلط فظيع إذا كابرا شوا بنمونا هذه أو غلط فظيع كو كرد حقي ميراد قرو يتيماني خوازي لويدي كاك تبلغيك هي لاي تبلغيك تام بيدا بو كتوان دراوة مثلا بالرياري قرتن لبو الشيخ باس در بسيتن أديكو كاميرا هي لو مسحي ميداني دايرة استخبارات كردي مسحي ميداني أمني وطني كردي أو كيسا أمني وطني بيدزاني استخبارات بيدزاني همي بيدزانن بأساني أمري قبزي درناسي لسيس كسك والله هم شاهدم لقربو دو كسم لقربو كم ينبرد يكتشان لا آغا كاني دزية بله اویش کیسیویش دیتا گوره کیسیویش سبای دوزبای داوای صلح دکا داوای دکا اویش يعني خلشي كز شو لقردا بوا نكر بخود بوش عادي دو كسم لقربو بتنا نبوم دو كسم لقربو ستان يكرا ليتان دراكا كوا امن رسمك دلو دنيم زان سم لكرا زانتاي كشوان بيبو هجده دفتري تداويش يامبرت
ئەو ئاغاد زەیەی بوو 18 دەفتەر بوو یویان برد. بەڵێ ئارە والله ئارە والله یعنی سێ کەس زەمیرانە هەوڵی ئەشکەنجەدا بەس لە تو درایان لەوانی کەشدرا بە پێی قسەی تو ئەوان لیان نەدرا بەس ئەمنیان برد. چۆن قوتار بووی ئەدی کاک تابلۆ؟ فریاندم بەخۆم فریاندم هەر نامەک بوو بمگەین نێفریاندم حتا هوەری عومەر ئاغای سوورچی گوتی شێخ باز کاکە باز نەهێشت بە جەمنی بکرد بە هەر لەو جێ بتمان کوشت باە لە چێوەی گوتیا هوەر لە چێوەی گوتیا ئەویش لەگەرویش قسەیان کرد بە تەلەفۆنی هەردووچیان چکە کەیسی سلێمانیشم کردەوە پارەی سلێمانیش هەدی هەموو کاک قادر ئەوە گروپەکەن جەمشیر شێخ باز و هوەری عومەر ئاغای سوورچی ئەوانە هەموو گروپەکەن دەیانەوێت لە ناوم بن ئەو پارێ نەدەنە من. بەڵێ کێشەکە کۆنەینەوە تو دووە مشکلەی پارەیە ئێستا ئەمە قسەمان لەسەرەوەیە بڕیاری گرتن لۆ سەرمایەداری گەورەی کورد شێخ باز بە پێی گوتەی تو و بە پێی هەندە بەڵگەی لە بۆ ئێمە ناردێت دەرچووە مادەکە چییە کاک تابلۆ؟ مادەکە 440 خەطف و تەسلیبە یعنی دزین و ڕفاندنە حکمی خەفیفی موەبەدە حکمی قورسی ئەدامە قەت یعنی مادەکە زۆر قورسە 441 ئەوەیە تو باشە هەرە سووکەکەی موەبەدە پێت وایە دەرەقەتی شێخ باز ئەگەر هەرچەندە مەسەڵەن ئەمە ناتوانم هیچ قسە بکەم وەکو ئەوەیەک بەڵام پێت وایە دەتوانرێت شێخ باز بگاتە ئەوەی بەس تەحقیقی لەگە بکرێ نەکرێ لۆ ناکرێ ئەوڕۆ دار و دەستی حکوومەتی هەرێمە احتمالە بەس بگاتە ڕێزدار کاک مەسرووری ئەوڕۆ کاک مەسروور بەخوایە و حکوومەتی عراقیش حکوومەتی عراقی ناوکەی سێسە لەدەست هەرێم نییە لەدەست بەغدایە لەدەست عقید لەدەست بەغدایە لەدەست هەرێم نییە. وڵا بەغداش وەزارەتی دارایی کتاب دەنێت لە بە حکوومەتی رەمدە لە دەست بە سەرداگرتنی گشت ماڵ و ملک و سامانی چۆن یعنی هێشتان زەریمەکەیەک لا نەبوویتەوە هێشتان قانونی عراق ئێستاوایە کە ئەمری قەبزی دەربچی خۆی تەسمیل نەکە دەست لەسەر ماڵ و ملکەکەی دادنێ. ئاگادار کرایتەوە گەیشتە مەتاران تامیم کرایە 6 ڕۆژە تامیم کرایە. ئەها یعنی ئێستا شێخ باز لە بۆ نیە لە هیچ سەفەر لە بۆ هیچ وڵاتە چی بکە ئیلاگە خارجی سیستەمی لۆی لە دەربینن جوازەکەی نەکەنەوە لە مەتاری ختمەچی جەوە عەبایەوە چ کابرای گۆتولو لێ بدەن ئەگەر نا حرب جەڕەت سیستەم لێ بدەن ئیشا بشارەدا لە بەغدایە دەرێ ئەو کابرای جەوازی کراوە لە هەرێمیش یان بەس لە بەغدایە لە هەموو کوڕ عێراق هەموو سەیتەرات هەموو مەنافزی حدودی لەو هەفتەیە بێش دەگاتە مەرکەز شورتەش دەبی مەرکەز شورتەی چێندەر ئازادی هەولێر بۆ دێتە هەولێر لەبەرەوەی ماڵی لەوێ قۆناغی دووەمیش دەگاتە شۆرتەی ئەنتەرپۆلی دووەلی ئەنتەرپۆلی دووەلی ئەگەر نەگیرێ و تەسمیل نەکە لە عێراق ئەمن داوا دەکەم بدەن ئەنتەرپۆلی دووەلی دەیدەن بە چه حەقێک یانی دەدەی ئەنتەرپۆلی دووەلی کاک لەبەرەوەی سویدی تێە هاوڵاتێکی سویدی یان لەبەرەوە نا لە قانونی عراقە کە ناگیرێ و بزانن کابرا بیزنسمانە و جوازی تورکی هەیە و جوازەشکە دەوڵەتی ئەوروپی هەیە شێخ باز جوازی تورکیشی هەیە بەڵێ جوازی چۆن دەزانی کاک تابلۆ والله ئەمە وەختی خۆی لەگەر شێخ بازی بەداخەوە زۆر نزیک بووین زۆر ئەوە بووین هەر بابم دەسۆکەین دەگوت تو کوڕیمەی کاکە تو کوڕیمەی ئەتە بە کوڕیمە مالیان خواردی ئەمن بەداخەوە قسێ دەکەم ئەم بەداخۆ ئێستا لە مێشی خۆمدانە ئەگەر دنیا شێخ باز داوای دانیشتکە لە گەریدانانیشم چکە لە مستەوای من نییە شێخ باز وەختی خۆی مۆزەف بوو لەکەم بام ڕەحمەتی لە مستەوای من ناخوا کاکە تازە ڕۆی ئێستا شێخ بازە ینی لە بەوەم نیانی لە ڕووی ئەو بڵێ ناتوانم لە گەریدا بنیشم دا هەر دەبی ئاشتی بکەن لە بەهیوان کاک تابلۆم سوپاس دەکەم ئەگە قسەیشکەت هەبیتن بە مختەسەر ئەم پەیوەندی بە مەکتەبی شێخ بازیش دەکەم بزانم ئەوانیش کۆمنتاریان چییە دەڵێم ئەو خەبەرە هەیە داوام لە بەڕێز کاک مەسرور بارزانی هەیە سەرۆکی حکوومەتەکە بابی ملەت ئەوڕۆ
او كيسم لو كوتاي بيبينيو شيخ بازي بقرتم بي بصلح بسنه وعجبي كوتاي كبير با موضوع كذا تري قولة النبي حججناكم كتاب لوزارة إدارة بغداد به دز بسر ملكو مالي شيخ باز ومصفاي نفتي لو انا دا بجيري لەگەر ڕێزم دا زۆر سپاست دەکەم. باشە زۆر سپاس کاکتەبرە. سەرچاوم ئەو کاتت باش کاک میران. چاوەکەمی عەزیزم کاکە. کاک میران ئەتوازم پارێزەری تایبەتی کۆمپانیای کاریان ئی شێخبازی خاوەنەکەی. ئەم کۆمپانیای کاربەری. بەڵێ. کاک میران ئێمە هەواڵێک وا هاوکات بەڵگەیەک لە دەستمانە بەدەر لەوەش کەسێک بەناوی تابلۆ ناوزات ئەڵێ شێخباز لە خواروی عێراق ئەمنی لەگەڵ دوو کەسی هێزەکی ناردیە لیان دایمە ئۆشکەنجە درایمە و لە خواروی عێراق بڕیاری گرتن لە شێخباز دەرچووە. تۆ وەکو پارێزەرێکی ئایا ئەگاداری ئەو کەیسەی؟ نەخێر بە هیچ جۆرە ئاگادار نینە و ناوەڵە لەبەرەوەی نەکاکە شێخباز تابلۆ هیچی شتێکیان لە خواری عێراق نییە و ێم بزانم شێخباز هەموو ئیشەکانی لە هەرێمی کوردستانە و کاکە تابلۆش دانیشتووی هەرێمی کوردستانە لۆچی تەوێن دەرێ و مشکلی دروست کردێ ئەو ئاگادار نیمە بەڕاستی ئەو دەڵێ ئەمە لەگە دوو کەسیت کە بووینە سێ کەس بووینە سەفەرمان کردیە لۆ ئیش و کارێک لە ڕێگا هێزە کاتێ لی داینا لەوێن دەر کامیرەی ئەوە ڤیدیۆ کاڵیان کردەوە شێخباز بووە ڕەشەی لێ کردینە لیان دایمە دەڵێ پۆلیس تەختیتی کردیە ئەمنی عامەیە تەختیتی کردیە تەمەشای کامیرەی چاودێری کرا بۆیە بڕیاری گرتن لە بۆ شێخباز و هونەر عومەراغی سوورچی دەرچووە ئەوە کەیسە شکەیە جیایە یاریم لەسەر ئەوەی نییە بەس ینی بەتەسەوری خۆم بۆ تەسەوری هیچ کەسەشکە کاکە شێخباز ئەوە تەسەڕفاتای لێ ناوەشێتەوە خەڵکەشی زۆر ناوی شێخباز دێنی و خەڵکەشی زۆر فنیمی لۆ دروست دەکا بوختاینەوە دروست دەکا بەزەوە بەڵگەک هەیە لە دەست کاک میران ئەمن ینی بەڵگەکە وعدوایە 15 16 11 لە سەداخوازیوی ینی بڵاو دەکەمەوە ئەمر قەبزیە و ئەمر بتەفتیش ڕاستە ئەمەش دەبی ئەمە ئەگە بەڵگەکە گەیشتە دەستمان ئەمەش وەچی لایانی پەیوەندیدا دەچین سەردانی دادگای دەکەین و بەڵگەکانی خۆمان پێشکەش دەکەین و ئەو کاتی ئەگەر شتەکە ئەوها بیتن بە دادگاگە سەلماندی دیارە ئەمە مقەسرین بەس ئەگەر واش نەبیتن ئەمەش حەقی شکایەتوان لێ هەیە کە تەشیرمان پێ دەکاتن وەزارێک نییە دنیا زۆر زار ناوی شێخبازی دەینێتن تەشیری پێ دەکات لە گەورەی شێخباز تەنازولی نەکردیا لەبۆ چەند ئەتیباراتێکی قەدیم لەگەر بابی وەختی خۆی ئیشی کردیا لەوانەیە نەچۆ شکایەتی نەکردەوە لە زۆر تەشیری بە شێخبازی کردی کاکە تابلۆ زۆر کەکانیشی مایە ینی من ئەوە دەزانم چەند جارێک لای منیش دیداری کردیە ئەو بۆ خۆی کۆمەڵە قسەی کردیە دۆسیەکان لە مەحکەمە بووە و بەڵگەکان ئەمن لە مەکتەبی یان لە کەسانی نزیکی شێخباز لە بۆم هاتیە کە لە دوو کەیس دۆڕایە لە شوێن تەنازولی کردی بەس ئەوە کەیسە شکەیە ئەو کەیسە شکەیە یعنی ئەو ڕووداوە ئەو کەیس بەڕاستی بەڵێ زانیاریەکەم لەسەری نییە هیچ جەناب جەمێوی ئەتو وەکو پارێزەروی تا ئێستا ئاگادارنی کە لە خواروی عێراق ئاخر هیچ ئەوەکوانۆ نهاتێ هیچ تەبلیغێک پێڕاگەیان نەگەیشتە دەستەوە ینی ئەمر قەبز کە بێ ئاگاداری ئێوە ناکرێتەوە یان ئەوەتە شکایەتە کەبی مەفروزە بەڵێ مەفروزە ئاگاداری کابرای بەرامبەر بکرێت تا ئەوش بێ دیفاع لە خۆی بکات ناکتە ئەمر قەبز باشە ئەمر قەبز قانونی تێدایە کاک میرانگە ئەمر قەبز کرابیت ڕاستە ینی ناتوانرێت شێخباز بستە هیچ وڵاتەچی ینی هەموو منفەز و شتەکانی لێدا دەخرێت نەخێر ئەوهانیە ئەگەر ئەمر قەبز کرابی ئەمر قەبزەکە ئەمە دەچین تەماشا دەکەین بزانین چێ و هەڵدەوشێنیەوە 100% هەڵدەوشێن چکە شێخباز شخصێکی ئەتیادی نییە بتانی وەچی ینی سایق ماتۆڕێک نییە مەسەرەن کابراش سایق تەکسی لەگە ڕێزم لەوە بابەتانە مەسەر لە جادەی شەڕ لەگە خەڵکی بکایان لە جادەی بچی ئەوی بکا و یانی نازانم شتەکە فریمەکە زۆر ناشینە بەڕاستی ئەوهای دەبینم ئەمە نازانم ئەمە شخصە وەشی ینی بە دەر لە کەم حامی کۆمپانیا بە هەر کەسێک ئێستا ئەو قسەی لۆ بجێڕیەوە لەوانەیە بەڕاستی قەشمەری پێدی بەڵێ بەس نازانم ینی فیلمی بە قۆتر هەیە ئینسان تایم دروست بکاتە یعنی من بە دواتچوونم کردیە بەدەر لەو بەڵگەی لەکردمە من ناتوانم وەکوش ئەخلاقی ڕۆژنامەگەری ڕاستی تێدا هەیە یعنی من بەس ناتوانم ینی بە دواتچوونم کرد هە لەسەر ئەو بەڵگەیش قسە نەبوو پەیوەندی تەلەفۆناتی شتە بووە لەگە شوێنان کردومە گوتیان ڕاستە
لەگەڵ دام و دەستگای عێراقی بەێ دەبێ ئەمە بە دووادات چنی بە بکەین چونکە هیچ تەبلیغ هیچ ئەوەک بۆمان ناوێتی عادەتەن مراحلی تحقیق تەبلیغ لە بۆ متهم دەنێردرێ ئەوش دەچی دیفاع لە خۆی دەکات ئەگەر دیفاع لە خۆت نەکە یەکسەر دەفتە ئەمر قەبس کاک ینی ئەوە چ تێدا نەعەدالەتیش تێدا کاک میران هیچ ئەو کێشەیە ئەگەر لە 1-2 دقەی بکرد ینی هۆی چییە ئەو دەڵێ کە لێیاندامەوتیان بۆ تەنازل ناکەی هەندێک لەو جۆرە قسانە دەکات کە گوایە ینی شێخباز پارەی لێ خواردیە پارەی ناداتەوە والله بەنسبەت ئەمە کاکە تابلۆی ئەمە محکمە هەموو لە بینمان محکمە یەکەمی داوای دەکرد دێگە 35 دەفتەر قەردارمە شێخباز هیچ بەڵگەچی نەبوو داواکەی دۆڕان بەس کۆمەڵێک ئەوراقی لە دەستە کاک میران هەموو ئیستینساخش قابلی تەزویرە و قابلی دەستکاریە و دیاریشە بەس کە محکەمە دۆڕا من کاک میران ئەمن لە یەکێک لە بەندەکان یەک ئەڵێتن ئەمن لە مەکتەبی شێخبازەوە ئەویان لۆ ناردم یا کەسای نزیک یەک ئەڵێت کابرا نەفی دەکەواتە شێخباز و کۆمپانیا دووش ئەڵێ ئەو دەعوایە 15 ساڵی بەسەدا تێپەڕیە لە بە هەندێک ڕەتما کردەوە مادەی تەقادم هەیە تەقادم ئەگەر 15 ساڵ لەسەر حەقش تێپەڕی بۆی دێن هەتاوەکو ئیستقرار المعاملاتی پێدێن لەبەرەوەی هەر کەسێک بێ پاش 15 ساڵی بلێ من قەردارم ئەوە ناکرد ئەگەر تو تازیری لە خلالی 15 ساڵ داواکاری دەکرد نووسینەکەت دەبوو بەس کە نووسینت نەبی و داوات نەکردبی و ئەو حەقە پێی دێنن تەقادمەکە شمولی کردی ئەوە کرد ئەوە جارێکم جاری دووەم بەدەست نووسی خۆی هەیتی و خاڵیشی شاهێدا و ئینکاریش ناکەوت لە پێش محکەمەش ئینکار نەکردی بەڵێ ئەو دەست نووسی منە شێخباز بە هیچ ناوەکی قەردارم نییە نە بە سیفای شەخسی نە بە سیفای خاوەن کۆمپانیا باشە ینی کە توی قرارت کرد بە شتێکی کە دەرێ قەردارمی داوای دەدۆڕێنی ینی هیچی پێ نەبوو بەڕاستی وە من چەند جاریت کەش پێم گوتێ و لێرەوەش لەسەر دەستی جاناوە پێ دێنم ئەگەر شتێکی مەلموسەکی هەیە نووسینەکی هەیە ئەمە لەوانەیە ئەمنیش بابم تازیرە تیجارەت لەگە یەکێک کردیە و دوای حەقیان صاف کردی ئەو ڕاقەکی ساخ لە کنیمای ئەوی سیساق ناتەم بەڕێر ئەوی کرا بینی بابم و تازیرەکی دیکە ئەمە پێویست نیمە بۆ مۆزوعی بەس ئەگەر نووسینەکەبی بالفعل ئیلزامی بکاتن ئەمە ملمان لەمۆکی باریکترە بەڕاستی لە بۆ حەق وەچی شەریکەی کار وەچی شێخباز زۆر کاک میران ئەوە ئێم پێتم گوت ئەمە بەنسبەت کاکە تابلۆی پێم گوتیە و لە محکەمەش پێم گوتی یەکەم ئی دووەم و لە خارجی محکەمەش پێم گوتیە و باش نیشتیمە و خاڵیشی لە گەرمان بۆ سەریشم ماچ کردیە و گوتم کاکە تەمەنا دەکەم خزمەتت بکەم بەس هەر بە قسە ئینسان ناکرێ یاخی خەڵکی بگرێت زادێ بێت و قەردارمی مفروضە دلیلت هەبی یعنی ئەوە محکەمە لە مەجلسێکی عشایری دادەنیشی مەجلسێکی عرفی دادەنیشی ئەمن یاخی تو بینم قەردارمی ئەخر ئەوە ناکرێ بەڕاستی ناکرێ ئەو هابی هەموو عالم یاخی خەڵکی دەگرێت تو قەردارمی تو قەردارمی قانونی ڕێکارەکانی دیاری کردی ینی ئەوە دێ و خەلاص و بڕاو ئەمە خزمەتی دەکەم ئەگە قەردار بین ئەمە لە جاتی کاکە شێخی ئەوڕۆ پارەکەی دەمە پێش سبینی بەبێ بگەڕێم مۆش دەبووی ئەوە دەی دەمەست ناکەمە سبینی بەڕاستی بەڵێ کاک میرا ئەمە قسەی ترمان نییە ئەوی لەسەر مێش ڕێی هەردوو لایەن نەقڵکەن ئیتر ئەوە وەچی پێتم گوت بەنسبەتەمە ئەگەر حەقی هەیە ئەمە خزمەتی دەکەین بەس ئەو کەیسە جودایە ئەو کەیسەی خواری و عێراق زۆر جیایە ئەوەش ڕەبتیویە ئەتوکە مەسەلەن وایە تەکمیلەی یەکترە تەکمیلە تەبعا بەڵێ ئەوەیە وەزعەکە ئەوها دەستە ئەو بابەتانە باشە کاک میران زۆر سوپاس بەڕێزی زۆر سوپاس تەلەفۆن دەکەم خزمەتی برای خۆم مەمنونم زۆر سوپاس کاک میران زۆر سوپاس